خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین نزیک بە 12 ساڵ دەبێت هەر راپۆرتێکی نێودەوڵەتی لەبارەی هەرێمی کوردستانەوە و لەبارەی دموکراسی و ئازادی ڕادەربڕینەوە ئاراستە کرابێت گلەیی و نیگەرانی لەبارەی ئازادی ڕۆژنامەگەری هەبووە دوێنێ یادی شەهیدکردنی سەردەش عوسمان بوو کە لە زانکۆ ڕفێنرا و 2000 تیرۆر کرات جارێک جەستەیی تیرۆر کرا و شەهید کرات جارێکیش بە تۆمەت ئەمە تا ئێستا لە زەهنیەتی ئازادی خوازان و دموکراسی خوازانی هەرێمی کوردستان ماوەتەوە هەر سەردەشت چیرۆکە تراژیدیەکەی ئازادی ڕۆژنامەگەری نییە کاوە گەرمیانی و سۆرانی مامەحەمە و کۆمەڵێک لە عەبدوستار تاهیری و کۆمەڵێک لە خەڵکی تر ئەمە جگەلەوەی کۆمەڵێک لە ئەوانەی کە خۆشبەختانە ماون بەڵام زیندانی کردن و تۆمەت بۆ دروستکردنیان لە هەرێمی کوردستان هێندەی تر ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان خستۆتە ژێر پرسیارە خەڵک پرسیار دەکات لە هەرێمی کوردستان وێڕایەوەی کۆمەڵێک قەیران هەیە بەڵام بۆچی دەبێت ڕێگری لە دەنگە ئازادەکان بکرێت یاسا هەیە بۆ ئەوەی کە هەر کەسێک هەر ڕۆژنامە نووسێک کە لە چوارچێوەی کاری ڕۆژنامەوانیدایە بتوانێت زانیاری بەدەستبێنێت هەڵبەتە دەسەڵاتی چوارەم و چاودێریکردنی دام و دەستگاکانی تر لە پێناو خزمەتی گشتیە بۆچی دەبێت وەڵامی وشە گولە بێ بۆچی دەبێت وەڵامی نووسین زیندان بێ بۆچی دەبێت وەڵامی قسە زیندان و تۆمەت بۆ دروستکردن بێ ئەمە چارەنووسی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات ئەم شەو لە بەرنامەی ڕەهەن تاوتوێی ئەم بابەتە دەکەیت با میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز هێمن مامەند ڕۆژنامەنووس کاک هێمن بەخێر بێ سوپاس دەکەم هەروەها لە ڕێگەی سکایپەوە دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ و کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم کاک هێمن دوێنێ یادی شەهیدکردنی سەردەش عوسمان بوو مەسەلەن کاوە گەرمیانی مەسەلەن سۆرانی مامەحەمە مەسەلەن عەبدوستار هەموو ئەوانە دیارەکە لەسەر وشە نووسین شەهید کران ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان هەڵسەنگانی تۆ بۆی چییە؟ سڵاو ڕێز جارێک تر سەری ڕێز و نەوازێش بۆ ڕۆحی پاچی شەهیدی قەڵام سەردەش عوسمان و شەهید کاوە گرمیانی و وەداد حوسێن و سۆرانی مامەحەمە و هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی و ڕێگەی قەڵەمدا دەنوێنم ئێمە لە کاتێکدا گفتوگۆ لەسەر بیرۆڕای ئازاد و لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری دەکەین هەردوێنێ یادی 12 ساڵەی شەهید بوونی سەردەش عوسمانە کە لەلای ئێمە تاوەکو ئێستاکە ئەو ئانوساتەیە کە تەرمی بێنازی سەردەشتمان لە شاری مووسڵ دۆزیەوە تاوەکو ئێستاکە لای ئێمە خوێنی سەردەشت گەرمە و هەڵمی ئەوین و ئازادی لێ هەڵدەستێ دیارە بکوژانی سەردەش ڕوون و ئاشکران و لە ئێستادا لە لوتکەی دەسەڵاتن بەداخەوە ئەوە خەفەتێکی گەورەیە کە بەلای ئێمەی ڕۆژنامەنووس و چالاکوانان و هەموو ئەوانەی کە با بڵێن ڕێبازەکەی سەردەشتمان گرتوۆتە بەر و لەم ژینگەیە کاری ڕۆژنامەنووسی دەکەین سەبارەت بە پرسیارەکەت کە ئەم برادرانە ئەم شەهیدانە کە هەموو لەسەر قەڵەم و وشە شەهید کران ئەگە پرسیارەکەت عەفۆم بکەی دووبارە بکەیتەوە بەڵێ دەنگێ بەڵێ دەنگێ پرسیارەکە دووبارەکەی پرسیارەکەمەوە بوو کە هەڵسەنگاندنت بۆ ڕەوشی ڕۆژنامەگەری ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بەپێی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەپێی راپۆرتی یونامی بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بەپێی راپۆرتی هاوبەشی CPJ و راپۆرت پەیامنێرانی بێسنوور هەرێمی کوردستان گەڕاوەتەوە خاڵی سەفەر لە ئێستادا ئازادی ڕادەربڕین ڕەوشی ڕۆژنامەگەری لە مەترسیدایە و لە کۆی بەپێی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆی 19 محافەزەی عراق 19 پارێزگای عراق وەرێمی کوردستان
چوار ڕۆژنامە نووس لە زیندانن لە هەرێمی کوردستان کە شێروانی و هاوڕێکانیان لە ئەویش ئەو چوار ڕۆژنامە نووسە لە شاری هەولێرن. ڕەوشی ڕۆژنامە نووسی ئەمە نەتۆمەتە نا قسەی تەنیا ئێمەیە بەڵکو ئەمە راپۆرتە نێودەوڵەتیەکانە ئاماژێ بەوە دەکات کە ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە ژێربارێکی ترسناکدایە وەگەڕاوەتەوە خاڵی سفر و ئاماژە بەوەش دەکات کە چوار ڕۆژنامە نووس لە کۆی 19 پارێزگای عێراق وەرەمی کوردستان لە زیندانن لە زۆنی زەوردن لەلایەن پارتی دموکراتی کوردستان و بنەماڵەی بارزانانی لە زیندانن. ئەمە بسیارە ئەوان باسی ئەویان دەکرد کە ئەزمموی هەرێمی کوردستان دەگوازنەوە بە عێراق مزایدی ئەویان دەکرد لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023 ئەزمموی هەرێمی کوردستان دەگوازنەوە بۆ عێراق بەڵام سیر دەکەی عێراق لە ئێستادا لە پێش ئێمەیە لە عێراق لە کۆی پارێزگاکانی عێراقیش لە کۆی 19 پارێزگای عێراق کە ئەگەر هەڵەبجەش حیساب بکەین کە وەکو پارێزگایەکە بە پێی قانون و دەستور لە کۆی 19 پارێزگا چوار ڕۆژنامە نووس لە هەولێر لەلایەن بنەماڵەی بارزانانی و لەلایەن پارتی و زیندانن. ئەمە عیبێکی گەورەیە، ئەمە نەتۆمەتە نەبختانە شێوەڕێکانی ئەوە زیاتر لە ساڵ و نیوەکە لە زیندانن لەوتت ئەوانەی سەردەشتیان شەهید کرد لە ترۆپچی دەسەڵاتدان. ئەمە فاکتە یاخود تەنها شایعاتێکە مەسەل ڕەنگە بینەرەکانم نەخێر ئەمە بەڵگە و دیکۆمنتە ئەمە بەڵگە و دیکۆمنتە هەر بەپێی ئەو راپۆرتە هاوبەشەی CPJ و پەیامنێرانی بێسنوور باز لەوە دەکەن کە خودی مەسرۆر بارزانانی کە لە ئێستادا سەرۆکی حکوومەتەوە ئەو کاتێک کە سەردەشتی تێدا تیرۆرکرا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بوو تۆمەتبارە بە تیرۆرکردنی سەردەشت عوسمان. ئەمە هیچ گومانی تێدا نییە. زۆر باشە. بەڕێز دکتۆر سڵاو لێبێ هەسەنگانی چۆ وەکو هەم مامۆستایەکی زانکۆ هەمووکو کادرێکی پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان بۆ ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لێرە هاوڕێمان کاکێ من باز لەوە دەکات کە لە کۆی 19 پارێزگا بە پارێزگای ئازیزی هەڵەبجەشەوە تەنها لە هەولێر چوار ڕۆژنامە نووس لە زیندانن. هەسەنگانی بەڕێسان میێرەبان سەرەتا ڕێزی سڵام بۆ جەناب و بۆ سەرجەمبینەران و بۆ میوانەکەی بەڕێزی کرد. آخر تەنها چوار ڕۆژنامەوان لە هەولێر بردن بە پێی بڕیاری یاسا و بە پێی بڕیاری دادگا و بە پێی ئیجراعاتی یاسایی و قانونی. ئەوانی دیکە کوژراون تێکە لە سزن ئەوانی تر لە سلێمانی کاکامانج و کاگەرمیانی و ئەوانی دیکە کوژراون. يعني طبعا لوانەیە بەس ئەو تێچوار برادرە کە نابێ فەرمیێ بە پێی قانون و بە پێی بڕیاری دادگا سزن کراون، بەڵام ڕۆژنامەوانەکانی دیکە لە سلێمانی کوژراون. وەکو مەسەلەن بۆیە دکتۆر وەکو وا بێنەکەی و کاگەمانج و خێزانەکەی و مەلەتکێک لە باوەچیانە ئەوەی کە لێ ناڕتی بوو لە بەردەمی ئەو لەسەر شەستێکە لە بەردەمی بۆڵینەکەیە هەموو عالەم زانی یانی من لە خۆمانەوە ئێمە هیچ فاڵێک ناگرینەوانێ بڵێنەوە تا لە سنوورکەی دەسەڵاتان و ئەوە تا ئەویان مەسئول و ئەویان مەسئول نییە، بەڵام لە سنووری دەبەرەکەدا گرتنی تیان نییە لە سلێمانی کوشتری تایە، یعنی یەکسەر ئەوە تا لە ناو براون تەبان گیراوی تیان نیە. ئەوەی کە ڕوویدا لە بەڵێ یادی ئەکرێتەوانێ بوو 12 ساڵ تیرۆرکردنی کاک سەردەشت عوسمان ئەوە و ئیتیهامکردنی جەنابی کاک مەسرور بارزانی ئەوە دوور نییە مسالەی قانونی توشدێ میوانەکەی بەڕێزت کە دەبێ بێ بیسەلمێنێ کە ئەم تۆن وا بەبێ هەروە بە مطلقی و بە خاتر زەوی و بەبێ خەمی دەڵێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا وەجاران کە لە ئەنجومەنی بڵێن ئاسایش بووە ئەو بووە بکوژ و تیرۆرکەری ئەو برادەری کە ناو براوە و بۆ خۆشی کەیسەکەوا باسکرا کە بابەتێکی فەزە بەڵێ دکتۆر بە هیوان دکتۆر بتوانێت مەسەلەن پەیوەندی پێوە بکەینەوە و قسەکانی تەواو بکات ئەگەر
هاتۆتەوە سەر هێڵ بتوانین زۆر باشە کاک هێمن تۆ ڕەنگە تووشی لێپرسینەوەی یاسایی ببیت بەرامبەر بەوە و لە سلێمانی باز لەوە کرێکە ڕۆژنامە نووس کوژرا و ئێستا لە هەولێر دادگای یەکری مەسەلەن گرتن نییە ئەڵێ مەسەلەن لە زۆنێکی تر لە شوێنێکی تر لە پارێزگایەکی تر کە بەڕێزت 90 پارێزگای عراقت ئەژمار کرد بوتی لای ئێمە بە یاسا و بە قانون لە هەولێر مەسەلەن خەڵک دەستگیر کراوە کام یاسا کام قانون زانیت چۆنە ئەو ئەقلیەتەی کە سەردەست عوسمانی تیرۆر کرد با جارێ ئەوەی بڵێم کاکە ئێمە نەمان گوتووە کە ئەم زۆنە شامی شەریفە و ئێمە نەمان گوتووە کە ئازادی ڕادەربڕین ئازادی ڕادەربین لەم سنوورە ڕەهایە و کێشەی نییە ئێمە لە سەرەتاشدا باسی کاوە گەرمیانیم کردەوە ڕێز و سڵاوم بۆ ڕۆحی ئەو نارد باشە بەڵام ئەمە مانای ئەوە ناگەینێ کە ئەی مامۆستا ئەو شار ئیسماعیل لە کوێ تیرۆر کرا ئەی سەدەت عوسمان لە کوێ تیرۆر کرا ئەی ڕەوف ئاکرەی لە کوێ تیرۆر کرا زیاتر لە 300 کەس لە دوای ڕاپەڕین زیاتر لە 300 کەس لە زۆنی زەرد تیرۆر کراون تیرۆری سیاسی تیرۆری ڕۆژنامەنووسی من سەری ڕێز و نەوازش بۆ ئامانج بابانی و خانەوادەکەی دادەنێم و داوا دەکەم کە دادگایکی عادیلانە بکوژانی بدۆزێتەوە بیدا بە دادگا من نەمگوتووە ئەم زۆنە شامی شەریفە بەڵام حقیقەتێک هەیە حقیقەتێک هەیە من دوایی باسی دەکەم یعنی من وەکو ڕۆژنامەنووسێکی بێلایەن قسەی خۆم دەکەم بەڵێ باشە بەڵام حقیقەتێک هەیە دوایی باسی ئەو حقیقەتە دەکەین کە لە زۆنی زەرد و زۆنی سەوز چۆنە و ئەوەی کە باسی کرد ئەم قانون و ئەوان علاساس ئێستا پێشکەوتون و حزبێکی دیموکراسی خوازن لە بڕیەوەی خەڵک تیرۆرکەن بە قانون دەیکەن دەپرسین کام قانون دەزانی ئەو عقلیەتەی کە لە 2010 سەردەست عوسمانی تیرۆر کرد هەمان ئەو عقلیەتە ئەمڕۆ تیرۆر دەکات بەردەوامە لە تیرۆر بەڵام بە فۆرمێکی تر چۆن لە ڕێگای یاسای خەڵ لە ڕێگای یاسای مەتاتی لە ڕێگای یاسای لاستیکی و ئەوەی کە بەرامبەر شێروانی و هاوڕێکانی کرا ئەوەی بەرامبەر بە شیراتزێ دەکرێت کاکەجان ئەمە تیرۆرە تیرۆر تەنها تیرۆری جەستەیی نییە 2 ساڵە تو ئەم خانەوادەیەت خستۆتە عەزابەوە ئەم هەموو خێزانت خستۆتە عەزابەوە ئەی دایکی شێروان تەها بە حەسرەتی کوڕەکەیەوە نەمرد ئەی ئەمە تیرۆر نییە ئەی باوکی شێروانی بە حەسرەت کوڕەکەی نەمرد ئەی ئەمە تیرۆر نییە هەمووی مانگێک لە مەوبەر نێچیروان زەنون کە کوڕە گەنجێک کە خەڵکی گوندی سێبیرانی شاری هەولێرە دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانە تەنها لەسەر یەک پۆست کە گوتوێتی سەردانی گۆڕی مستەفا بارزانی جایز و دروست نییە زیاتر لە 6 مانگە لە زیندانە دایکی بە حەسرەتەوە کە بڵاوم کردەوە بە حەسرەتی کوڕەکەیەوە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو و 2 ڕۆژ پێش ئەوەی کە کوڕەکەی دادگایی بکرێ جانی لەدەستدا دواتر لە شانۆگەریەک ئەوەی کە ڕێبین شانازی پێوە دەکات گوای ئەوان زۆر مۆدرن و بە یاسا ئیش دەکەن لەو یاسا خێڵەکی و شانۆگەریە نێچیروان زەنونیان 2 ساڵ حکومدا بە یاسای چی بە یاسای تیرۆر لە کاتێکدا یاسای تیرۆر حکومەکەی لە 5 ساڵ دەست پێ دەکات تا موعەبەدوو لە سێدارە واتە لە 5 ساڵ کەمتر نییە کەچی ئەوان 2 ساڵ حکمی دەکەن ئەمە ینی بە هەمە بۆ یاسا بە دەقیقلاتەکە بە بڵاو کرا ئەمە گاڵتەکردنە بە قانون کاکە خۆزگە تیرۆری بکەن خۆزگە تیرۆری ڕۆژنامەنووسان بکەن زۆر باشتر لەو شانۆگەریەی دادگا چونکە ئەم شانۆگەریەی دادگا دوجار تیرۆری دادگایە تیرۆری کەرامەتی هەرێمی کوردستانە کاکە شێروانی بۆ نمونە تیرۆر بکرابە ئێستاکە 2 ساڵ تێدەپەڕی تۆزێک خانەوادەکەی هێورتر دەبوونەوە تۆزێک ئێمە لە بیرمان دەکرد بەڵام 2 ساڵەمان بەبەردەوام تیرۆر دەکرێن ئەمە چی تۆ مزایدە دەکەی وەڵا ئێمە مۆدێرێنن بە یاسا ئیش دەکەیت کام یاسا ئەم یاسایی کە لە مەسیف سەلاحەدین سیناریۆەکەی دادەڕژرێت ئەو یاسایی کە شەوان بنەماڵەی بارزانی سیناریۆکەی دادەڕێژن و دواتر لە محکەمە هەیە بۆ بنەماڵەیەک مەسەلەن تۆمەت باربێت کاتزانە محکەمە عەزیزم ئێمە ئاگامە لە شتەکانە ئاگامە لە شتەکانە ئەو حاکمانەی کە ئەو کەیسانیان لە بەردەست بوو کاکە من نامەوێت ناوی هیچ حاکمێک بڵێم تووشی کێشە بێ باشە قسەیان بۆ من کردووە کە کاکە ئیمانیان بەم
کەیسە نییە ئیمانیان بەم دۆسیەیە نییە بەڵام فشاریان لەسەرە جا ئەم فشارانە هەندێک فشاری مادیە کە بە زەختی مادی و ئەمانە پێیان دەکەن و هەندێک فشاری ئەوەی کە جەستەیی و ئەوەی کە وات لێ دەکەین و وات بەسەردێنین و هەتا دوایی بۆی ئەم جارەش دێڵێمەوە تیرۆرکردنی ڕۆژنامە و زۆر باشترە لەوەی کە تۆ بێی بەداد بە یاسایەکی خێڵەکی بە شانۆگەریەک بێ وەڵام من مۆدێرنم بە یاسا ئیش دەکەم خەڵک تیرۆر ناکەم زانی بۆ تیرۆری ناکەی لە ئێستادا لەبەر ئەوەی بۆت ناسوڕێت بۆت ناڵوێت بۆت ناچێتە سەر ئەگەر ئەوان بۆیان بچوو باسەر ئەگەر ئەوان بۆیان بچوو باسەر هەموو ئەو گەنجانەی کە لە لەندەن مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتەکەی کاگڕێبینیان هێلکە باران کرد ئەگە بۆیان بسوڕابە هەر هەمویان دەکوشتن هەر هەمویان تیرۆر دەکردن هەر هەمویان شەی دەکردن بەڵام بۆیان ناسوڕێت بۆیان ناسوڕێت بۆیان نالوێت بۆیە دێن دەڵێن وڵای ئێمە مۆدێرین و ئێمە بەیاسا ئیش دەکەن زۆر باشە کاک دکتۆر ڕێبین باز لەوە دەکات کاکێ من ئەو یاسایە یاسایەکی مەتاتی بۆن من نمونە بە گەنجێک دێنێتەوە کە بە یاسای بەڕێزی مامۆستای قانونی مەسەلەن بە یاسای تیرۆر لە 5 ساڵ بۆ ئەعدامە بەڵام ئەو بە 2 ساڵ حکم دراوە و باز لەوە دەکات کۆمەڵێک لەو سزادراوانیان ئەوانەی کە زیندانی کراون لە ڕۆژنامەنووسان کە سوکاریان بەشێکیان گیانی لە دەزاوە لە حەسرەت بینینیان لە حەسرەت زیندانیکردنی ڕۆڵەکانیان تیرۆرکردنیان باشترە یعنی تیرۆرکردنی مبەڕی بدێنێتەوە بۆ تیرۆرکردنیان میانەکەی پرۆزە کە بەڕاستی ئەڵێ ئەوەش تیرۆرە ئەڵێ ئەوەش تیرۆرە نانە ئەتوانم بۆ جیا بکەمەوانێ ئەتوانین جوانتر باسی بکەین من لەگەڵ ئازادی دیموکراسی ئازادی و دیموکراسی و دەڕێنی ڕای گشتی دایت بە شێوەیە کە خەڵکی قەڵەم بەدەست ئازادانە لە ڕاشەوەی دەبڕێت بەڵام بەم شێوەیە مبەڕێژهێنانەوە بۆ ئەوەی بەرێکی نییە لەگەڵ داعشێکە ئەو قسانەی کە میوانەکەی بەڕێز دەیکەوە بۆ ئەوە کە ئێستا مۆڕی دێنێتەوە بۆ تیرۆرکردن دەڵێ باشترە هەڵێکی گەورەیە بەڵام بۆ ڕوونکردنەوەی زیاتر بۆ جەناب عەزیز ئەگەر لە بلای گشتەکانی قوڵکەن خۆی هەموو کەسێک تاکە یعنی هەموو تاکێک کەسە و کەسایەتیش یعنی کەس هەیە و کەسایەتی هەیە کەس بە شێوە فیزیکەکەیەتی ئەوە کاتێکە تووشی تیرۆری جەستەیی دەبێتەوانێ و لە ناو دەبێەوە دەکوژرێ خۆی دەڕێژێ سەری دەبڕێت دەتەقێڕێتەوە ئەوە بریتێ لە تیرۆری جەست ئەوە لەو کاتەدا تۆ کەسەکەت لە ناو بردووە بەڵام ئەوەی ئەبینێتەوە کەسایەتیە یعنی کەس هەبوو تا يعني فرد شخص وشخصيات بۆ تیرۆرکردنی شخصیەتی ئەو کەسە بۆ نمونە مامۆستایەکی ئاینیە دێن تیرۆریەکەن لەڕووی کەسایەتی مامۆستایەکی زانکۆیە لەڕووی کەسایەتی یا بێژەرێک و پێشکەشکاری بەردامەیەکی هێزە دێن کەسایەتی ئەم بێژەرە ئەو هەویە کەسایەتیەکە ئەو هەوەیە کە کۆمەڵگە دەیداتێ یان ئەو کەسایەتیە تیرۆرەکە تیرۆرکردن دوو جۆرە یعنی ئەوەش بە تیرۆری تەکنۆلۆژی دەکرێت یعنی ئەوەی کاتێکە لە ڕێگەی و سوسیال میدیا ئەو هەشت و هوشتەوە کەسایەتی بازێک کەس دەکرێت دوای لێدێ کە تیرۆر بکرێت ئەوە وەکو کەسایەتی بەڵام وەکو کەس تیرۆر دەکرێت ئەوە بڵێ وەڵا باشترە لەوە ئیترەوە هیچ کتابێکی داعشی هەبیە و هیچ فەرقێکی نییە لەگەڵ هیچ دایکی ترەو بەیاتایە کە خراپێتە بەردیخانەوە مامۆستازانە تو وجدانی زیندوت تو متابعەی چڕوپڕ تو زانیاری کە جەنابەت هەڵی دەگریت بینەرانی بەڕێز یعنی تۆ بە یاسایەک کە چەند برادەرێک مخالفەی قانونیان کردووە دەرچۆن لە پەرلەمانێکەوە و لەو پەرلەمانەدا ئەو حیزبەی کە هەموو حیزبەکانی تێدایە ئیسلامی تایە پارتی تایە یەکێتی تایە وەکیلی تایە کە بە بڵێن کاتەکانی ئاشوری و مەسیحی تایە بە هەمویان بە تێکرا بە زۆرینە دەنگیان لەسەر یاسایەک داوە هاتووی ئەو بەو یاسایە دەڵێ یاسای خێڵەکەی و دواکەوتوو خەڵک بچۆتە ناو سزنەوە خۆزگەوەرن با تیرۆر بکرانایە ئەی باشە یاسای تیرۆرکردن یاسای داعش باش کاکێ من باز لەوە دەکا کە بەڕێز دادوەرەکان ئەو ناوینێنە بەڕێز دکتۆر باز لەوە دەکە هەندێک لە دادوەرەکان لە ژێر فشاردا بڕیاریانداوە سەرچاوە نییە بڕوا ناکەم یانی ئەوە بێ چەند تەلەفۆنیان بۆ کردن لە بلاولاوە ئێستا ئەو لێ
ئەوە جیاجی قەزایی ئەوە شانازی پێوەکەن جیاجی قەزاییە لەگەڵ تۆزێک جاتوانەیە کامان خوا بەس دەستی بۆ بەرن یعنی باش کەواتە دکتۆر سەنگانی تۆ بۆ ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان چیە بۆچی پێت وایە راپۆرتە نێودەوڵەتیەکان لەسەر ئازادی ڕۆژنامەگەری نیگەرانن لە هەرێمی کوردستان لەو ئازادی ڕۆژنامەگەریە کە هەیە نیگەرانن هەموو جارەتانی لێدەن بۆ آخر ئازادی بە مطلقی پیادەکردن ئەمە کێشێکی گەورەیە هەری لە تو قەومێک ئازادی مطلقی جێبەجێ بکە و بەبێ هیچ دیسپلینێک دەڕوخێ من دەنێ بەرە ڕقار وەش ئازادی نیەوەی لەسێدا بۆ تێ ئازادی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان بدەیت کە خۆت تێبەشی پێدایە قاچێک لەناو ئۆپۆزیسیۆنە قاچێک لەناو حکوومەتایە کەس نازانێت چی هەوێکرد ئابەم شێوەیە ئازادی لەوەی کە ئێستا فەرموو مامۆستا ئازاد بوولەوەی قسە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ بەڵام ئازاد سەرۆکی حکوومەت نییە فیرعون نییە قسە دەکەین ئازادی تۆ خۆی خێرم پێ ناکەی ئازادیم بەدەستێناوە خۆ ئازادی نابەخشرێ من بەدەستم هێناوە بە گیان و ڕقی خۆم بەدەستم هێناوە فەرموو فەرموو کاکەم ئێستا تۆ غیرەتت هەبێ غیرەتیەوەت بە هەبێ قەڵەمێکی دوێنی بەڵکی ئەو مامۆستا عومەرەکە دەزانی غیرەتم زۆر لە خۆت و لە ئاب و ئاژدادت زیاترا بێڕێزی نەکەی بێڕێزی نەکەی بێڕێزی نەکەی تەواو کات دوابی بەڵێ بێڕێزی نەکەی بانێ بەگاتە ئاستێک دکتۆر تۆ زي بمعنى وبنماكي تو بس روكي حكومات يعني تو بس كاكا سروكي حكومات لاي تو بيروز وفرعون لا يمن بمورە بانەچینە هیچ تەشیرێک کاک دکتۆر ڕێبین بانەچینە تەشیرێک با گفتوگۆکەمان بە شێوەیەک بڕواکە دەست بنێین لەسەر برینەکان قەیناکە بەڵام نەچێتە تەشیر بڵێ برینەکانمانێت چارەسەریکەین چارەسەریکەینەمانەوێت خۆی دەستدانان لەسەر برین بەشێکە لە چارەسەر ئەبێ بۆ چارەسەر تەشخیصی ئەبێ بابەتێ تەشخیص بێ من مكتب شخصي وما يكتب شخصي إمام علي قال راضي بالله انظر إلى ما قال لا تنظر إلى من قال الله سيدي هو ما كان كسي كذا شيء تياله زلمة كي جوا لقسكاني بقى نسيري من كان يسبين رالي برز نسيري أو برادري بيوانا كتاب بس جوا لقسكان بقى جوا لقسكان دي قسكان من دم وين رأيكان بلين بأزادنا من بريك بأزادنا بفتقوب كين ئەوە یاسای ئێمە ڕۆژنامەگەریمانەیە ڕۆژنامەوانانی پاراسۆ لە سنووری ئەخلاق و ئەدەبا وە درۆکردن ئازادی ڕۆژنامەگەری نییە ئازادی ڕۆژنامەگەری ناگا بە حەدی درۆکردن نابێت تۆ بڵێ وەڵام من ئازادم حتا حەدی درۆکردن ئەمە لە هیچ ئەوروپاوی شوێنێکاوان نییە ئێستا پێت وایە ئەوەی دیسپلین هەیە دکتۆر ئەوەی پێت وایە ئەوەی کە هەیە ئێستا زیاتر وەکو بە ڕێزە دووتت لە ناو دووکەوانەیە درۆکردە بۆیە لە ڕێڕەوی ئازادی لای داوە؟ نه بەزاندنی ئازادی یعنی هۆ ئازادی خۆی ئازادی یعنی تۆ بارەزی خۆت بیت و بڕێ بەڵام خۆی پێناسەی ئازادی چیە؟ بریتە لەو هێڵەی کە کۆتایی بە ئازادیەکەی تۆ دێ لەو هێڵەیە کە جەدا بە ئازادی تۆ کۆتایی بێت پێدێ ئازادی من دەست پێ زۆر باشە دکتۆر وتوێژەیە کاتێککە من ئازادی مێستا قساکەم جەناب ڕێگەم پێدەی من کە تەداخلەکە ئازادی منی بەڵزار کە منیش قسەم نەکرد لە کاتێک قسەکردنی جەنابیە کەواتە ئەمەیە سنووری ئازادی ئەمەیە ئازادی بۆکو نمونەیەکی زیندوو بۆیە کاتێککە ئەم ئازادی پارێزرا ئێستا تۆ جەنابێت ئێستا ئەو یاسایی کە ئەوە پارێزی لە بێتمان ئەگەرەوە نەبێ ئێستا من وەم برادەرە قساکەین هەر بە ئارەزی خۆمان بەناویەکە و کوشاچە بەناویەکە و هەڵە بەزێتەوە کەسیشیش مەلێت تێداگا بۆیە لەگەڵ بوونی ئازادیە دەبێ یاسایەک هەبێ ئەوە نییە ئازادی بگا بە کەواتە دکتۆر ئازادی ڕۆژنامەگەری یعنی هەموو ڕۆژنامە نووسێک ئازادە بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بتوانێت زانیاری بەدەست بێنێت؟ طبعا بەپێی یاسای زانیاری 2013 ژمارە 1 دەرچووە و ئەم کابینەی وزاریە لە هەموو کابینەکانی دیکە زیاتر ئەو بابەتی سەلباندووە هەر بە تێروپڕی و دەوڵەمەندی تایتی کە یارجەکە تەماشای دەکەیت هەموو تەفسیلەکانی ماعەدا کە بۆکەبی یاسای پێدانی زانیاری 2013 دەرچووە
باش ئەی کەواتە ئەوانی باشە ئەی سەرنجی بابەتی ئاسایشین سەرنجی راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەوانەی باسی ئەوەی ئەمنی قەومیە سەرنجی راپۆرتە نێودەوڵەتیەکان کام راپۆرتە نێودەوڵەتی هەیە لە 12 ساڵی ڕابردوو هەموو ساڵێک کە راپۆرتەکان دەردەچن کاکێ من لە سەرتا ئاماژەی پێکرد ئێستا نوێنەراتی حکومەتێ باش ئەگەر راپۆرتی نێودەوڵەتی ئاوا بۆ وایە پەرشتی سوڕانە دەستکرا بۆ سەرۆکی حکومت لەگەڵ برادرانی یەکێتیشی کە لەگەڵا بۆ ئەوەجار لەگەڵ گەورەترین دەسەڵات ئەو سەردەمەی ئێستادا بە تایبەتی ئێستا کە دیموکراتەکانی ئەمریکا لەسەر حکومت بەریتانیا کە حکومی هەموو سیاسەتی دنیا و استراتیژێتی دیار دەبێ دکتۆر کەوایە بگورە دکتۆر بۆی بگەینە نەتیجەیە چی ئەگەر ئێمە ئەو راپۆرتە نێودەوڵەتیانە هێندە ڕسمی و هێندە متەئسرن دوێنێ بوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانە بەیەکێتی شەوەکەتیایە بوو چۆن پێشوازیەکی گەرمی لێکرا و باسی دژاکیکردی دکتۆر زۆر باشە دکتۆر زۆر باشە ئەگەر ڕێمەولات بۆی من کاتەکە خۆت وتت بە یاسایە کە بێ کاکێ من لە هەرێمی کوردستان ڕۆژنامە ئەتوانێت دەستی بگات بە زانیاری بەڵام لێدان هەیە و لادان هەیە مەسەلەن ینی کاک دکتۆر ڕێبینوچی ئەژیناوتی راپۆرتە سەرنجی راپۆرتەکانیش ئەگەر ڕسمیە بۆچی لە ئاسی باڵا پێشوازیانە دەکرێت چێ پێشوازی مەسەلەن نمونەی هێنا بە ڕێسەرۆکی حکومەت پێشوازی ینی چۆن مەسەلەن باسی بەریتانیا زین چۆنە ئەو جارێ من دەمەوێت لە سەرندێکشت ینی یاسای سەرۆکە یاسای تیرۆر و یاسای ئاکتیڤکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم ئێمە دەزانین لە سەرەتای پێکەنانی کابینەی پێنجەم چۆن ئەم دوو یاسایە ئاکتیڤ کرایەوە و چۆن هەموار کرایەوە کە فراکسیۆنی گۆڕان هاوکار بوون بەڵام ئێستا پەشیمانن و تا سەر ئێسقان پەشیمانن لە ئاکتیڤکردنەوەی ئەم یاسای سەرۆکایەتی و یاسای تیرۆر ئەمە یەک دوو باسی مەسلەی یاسا دەکات ئێمە یاسای ژمارە 35 ساڵی 2007 پەرلەمانی کوردستانمانەیە کە تایبەتە بە یاسای ڕۆژنامەگەری بەڵام کۆ کاری پێ دەکرێت ئەو باسی یاسای بەدەستێنانی زانیاری کرد ئەسڵەن کاری پێ ناکرێت خەڵکە بووە یەک گوێنەی بۆ من نردووە یەک هەواڵی بە من داوە یەک ساڵیان خستۆ تا زیندان لەسەری پێدانی یەک هەواڵ باشە هەواڵەکە پەیوەندی بە ئەمنی قەومیەوە بە نەخێر ئەمنی قەومی چی دوایە تعریفی ئەمنی قەومی چییە زەخمانە بێ ئەمنی قەومی چییە کۆمەڵێک ئەمنی قەومی ئەوەیە کە تۆ سنوورەکەت واڵا کردووە بۆ جێشی تورک ڕابەرایەتی دەکەی و چاوساغیان بۆ دەکەی ئەو ئەمنی قەومیە ئەمنی قەومی ئەوە نییە کە تۆ هەواڵێک باسی جیابوونەوە دەکەی ئامارێکی جیابوونەوە لە دادگە داوا بکە کە زۆر تەبیعیە ئامارێکی مەسەلەن کوشتن بە 50 ڕۆتین پێت نادەن بە 50 ڕۆتین پێت نادەن کە زۆر هەواڵێکی سادەویست پەیوەندی بە ئەمنی قەومیەوە نییە ئەمنی قەومی ئەوەیە باش ئەو گلەی ئەوە شیە بۆ تۆ باسی مامۆستا ئاینەکە ناکەی مەسەلە لە کاکە دەزانیت چۆنە کاکزانە من کە هاتمان بەرنمەیە و هەموو جار کە هاتوومەتە ئەم بەرنمەیە بەو مەرجە هاتووم کە بە ئازادی قسە بکەم باشە و من ئەوە نییە وەکو گوتم بیدایەتیش گوتم ئەم جارەش دەیرێمەوە 1000 جاری تریش دەیڵێمەوە کاکە گیان لەم زۆنەش خەڵک تیرۆر کراوە لەم زۆنەش خۆپیشاندان شەهید کراوە لەم زۆنەش کاوە گەرمیانی هاوڕێمان شەهید کراوە لەم زۆنەش ئاماز بابانی و خێزانەکەی لە ڕووداوێشی نادیار تیرۆر کراون منداڵە دو ساڵایەکەی بێگوناکەیان تیرۆر کراوە من نەمگوتووە دوایە بەڕاستی ئێمە یعنی بۆچی ئەوان باسی حکومەتی بەهێزیان دەکرد باشە کەچی ئێستا دوو ئیدارە یەکە خەریکە دەبێ بەدە ئیدارەی ئەم عیبە ئەم زۆنی سەوز و زۆنی زەردە چێ داینە ینی ئەمە کە باسی ڕەوشی ئازادی دەکەین لە هەرێمی کوردستان باسی ئازادی دەکەین بەڵام حقیقەتێک کە چۆنە من دەڵێم بە پێ کاکە جانینی ینی ئێمە ینی عقل و منطق بیر دەکات عقل و منطق بڕیار دەدا کاکە ئێستاکە من و تۆ قسە دەکەین خەڵکی کوردستان ئێوە بینەری ئێمەنە کاکە 4 ڕۆژنامە نووس لە زیندانە لە کۆی 19 پارێزگای عێراق هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان ئەرێ زەحمە نەبی ئەو 4 ڕۆژنامە نووسە لە کوێن ینی من دەکرێت بنێم وڵا کاکە لە سلێمانین لە هەولێرە ینی حقیقەتە کاکە ژیان ینی ئەو ئەڵێ بەدادگای آخر دووبارە تەکید دەکەم وەسن کام دادگا عزیزم کام دادگا کاچی من ئێمە دەزانین
یعنی شێروانی و هەموو ئەوانی تر چۆن دادگاییکران کاکە ئێمە پێویست ناکە خۆمان لە جێری دەین بە هەولێری گۆتنی هەوا شتەکان ڕوون و ئاشکرایە ئەو باسی پێشوازی لە راپۆرتە جیهانەکان دەکات پێشوازی چی ینی 2000 دیندار زێواری دەینێت وەڵامی راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەم قەشمەرد جاری و گاڵتە جارێت چییە؟ بۆچی پێت وایە مثلەن گاڵتە زاریە گاڵتە جاریە راپۆرتە نێو دەوڵەتیەکان دێ بە داتا و بە بەڵگە قسە دەکات ئەو دێت بە مەتاتی وەڵام دەداتەوە کە ئێستا ڕۆژنامەنووس دەتوانێت ئەو دەڵێت دیندار زێباری دەڵێ شێروانی نەخۆشی دەرونیە ئەمە وەڵامەکەیتی ئەمە عیبێکی گەورەیە هەر کەس لەگەڵ ئەوان نەبێ نەخۆشی دەرونیە هەر مامۆستایەکی ئاینی لەگەڵ ئەوان نەبێت تیرۆریستە هەر ڕۆژنامەنووسێک بەدڵی ئەوان نەنووسێت ڕۆژنامەنووس نییە يعني تەنها لە کوێ بەدڵی دەسەڵات نەبێ یان حکومڕانی نەبێ لایەنی حکومڕانی نەبێ ئەوە ڕۆژنامە لارێمی کوردستان دەزانیت چۆنا یعنی تعریفی ڕۆژنامەنووسی بە میزاج و بەدڵی خۆیان یعنی تۆ ئەگەر دەست ڕووی سایکۆلۆژیان ئەگە دەست بۆ فیرعەونەکان نەبێت دەست بۆ بنەماڵەکان نەبێت تۆ هیچ کێشەیەکت نییە دەیان جار بە منیان گوتووە مانجی ڕابردوش بە منیان گوتووە لێرەش لێڵێمەوە کاکە وەرەوە هەولێر هەموو دۆسیەکانە دادەخەین بزانە ئەوە باسی دادگا دەکات بەڵام ئەو دێ بە عشایری بە خێڵ دای دەکات هەموو دۆسیەکانە دادەخەین وەرەوە هەولێر چ شت دەوێت بۆ دەکەین تۆ لەسەر کەیسی شخصی لە سلێمانیتیان لەسەر کەیسی ڕۆژنامەوانی دەوێت بۆ دەکەین چیت دەوێت بۆ دەکەین لەسەر کاکە من نەزار و کەمال کەرکوچی فازڵ میرانی و هەموو ئەوانی تر بنووسە بەس لەسەر بنەماڵی بارزانی مەنووسە یعنی کەواتە لێرە کێشە دەوەیە کێشەی ڕۆژنامەنووس لە کوردستان تۆ لەسەر کێشەی شخصی لە سلێمانییان لەسەر کێشەی ڕۆژنامەگەری کاگڕێبین و ئەو خەڵکە دەزانیت وڵای من احترامم بۆ ئەو بینەرە نە ژنم هەڵگرتووە نەخیانەتی نیشتیمانیم کردووە نە سامانی نیشتیمانم تاڵان کردووە هەموو خەڵک دەزانی من لەسەر ئازادی ڕادەربرین لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسی لەسەر نووسین لەسەر ڕەخنە من لە شارەکەی خۆم دەرکرا لە ڕووی سایکۆلۆژیۆ کە پرسیار لێ دەکەم پڕی ینی نازانی کاموشانە هەڵبژێری بۆ ینی بۆ ئەو قار و پڕیت لە چییە؟ من دەزانی چۆنە ئەنی دەگەڕێی لە ناو شەدا ینی و هەست پێ دەکەی زۆر هینت لە دڵدایە زۆرم لە دڵدایە زۆرم لە دڵدایە زانی بۆ ڕقی شخصیە ڕقی حەزبیە یاخود لە پێناو نیشتیمانە لە پێناو ئازادی لە پێناو ئازادی لە پێناو نیشتیمانە من کە ئێستا قسە لەگەڵ تۆ دەکەم 3 مانگە دایکی خۆم نەبینیوە دایکی خۆم بە 50 نەخۆشیەوە دوێنێ هاتووەتە سلێمانی من ببینێ بۆچی من باوکم پێشمەرگە بووە باشە لە پێناو ئازادی ئەو نیشتیمانە تێکۆشە من کوڕی ئەم نیشتیمانم باشە هەولێر شاری باب و باپیری خۆمە کەچی من لە شارەکەی خۆم دەرکراوم بەڵام کوڕەکانی سوڵتان هاشم لەسەر قەڵای هەولێر سێلڤی دەگرن بەڵام میتی تورک لە هەولێر تەراتێن و پیاسە دەکات من چۆن ڕقم نەبێت چۆن نیگەران نەبم هاوڕێکەی من چیرۆر کراوە شێروانی یەکێک بۆ لاوڕێز نزیکەکانی من لە زیندانە لە پێناوچی بۆچی باوکی شێروانی بە حەسرەت کوڕەکەی و گیانی دەستدا دایکی شێروان تەها بە حەسرەت کوڕەکەی و گیانی دەدەستدا ئەوە پڕیەکەتە باش بەڵێ من خەمی خۆم نیە دەزانی من یعنی گیان و ڕحی خۆم داناوە بۆ ئازادی بۆ قەڵەم بۆ نووسین بۆ وشە پاکم بە هیچ نییە ناترسی نەخێر ناترسی لەبەرەوەی لێرەی بۆ نمونە جیاوازی زۆنەکان زیاد بێت زۆرتر بێت زەربەیەکت لێ بدەن خی دەکرد ئێستا لێرە کە چوومەوە ئەوە لایڤە لایڤ لێرە کە ڕۆیشتمەوە با بێن تیرۆرم کەن من باکم بە هیچ نییە من ڕحی من لە سەردەشت زیاتر نییە دەزانی سەردەشت زانکۆی تاوا نەکرد بوو سەردەست زانکۆی تاوا نەکرد تەمانەکەی نەگەیشت بۆ 25 ساڵ من 40 ساڵ دەژین بەسە ژیان ئەوەیە کە بەسە بەزی بژیت نەک بە 70 ساڵی خەریکی ئەوە بیت خیانە لە نیشتیمانەکەت بکەی هێزی داگیر کردبێنی بۆ سەر نیشتیمانەکەت کە دایکە زۆر باش دکتۆر کاکێ من مامەند ڕۆژنامە نووسێکە لێرە دەڵێت منیش لەسەر ئازادی ڕۆژنامەگەری 3 مانگە دایکم نەبینێ دوێنێ بینیومە دەڵێت من بە حەسرەتی و نیشتیمانەوە منیش کوڕی و نیشتیمانم دەڵێت بۆچی من ناتوانم لەسەر قەڵای هەولێر بە ئازادی بژیم بەڵام کوڕەکانی سوڵتان هاشم سێلفی دەگرن سەرنجی تۆ
وەڵا بەداخەوە یعنی نازانم باسی حاڵەتێکی شخصی خۆی کرد و ظروفێکی شخصی ڕۆژنامە نووسا من بپرسیاری ئەوم لێ کرد. من پرسیارم لێ کرد یعنی باسی بابەتی ئازادی ڕۆژنامەگەریە ئەو ژێکە کە لە ڕۆژنامە نووسەکان لێرە وەک ڕۆژنامە نووس قسە دەکا بۆیە پرسیارم لێ کرد بەڵێ بڵێ کە برادری نازانم نوێی بەرنامەکە باسی خۆی بوو با منیش باسی خۆم کرد منیش تۆزێ باسی خۆم بکەم پێویست ناکات جوان نییە ئێمە من ئەو پرسیارە جواب ئەوە جواب ناکە باسی خۆم کارزانە پرسیاری لێ کردم وەڵام داوەتەوە باشە نا من وەکو ڕۆژنامە نووسێگە و پرسیارم کردووە زۆر بەرزترە لەوە و زۆر سپاس من کە حتا منیش دانیشتم باسیشتی شخصی خۆم بکەم بابەتی ئەو کاکە من باسی سیارە و خانووی شخصی خۆم نەکردووە پرسیارێکی لێ کردوم باسی پەیوەندی بە ئازادی ڕۆژنامەگەری وەیە جناب ناتوانانی زۆر یعنی ناتوانانی بۆستی جوابەکە وەرگرت کاکە فەرموو دەکەی من دەبێت هەمت دەمەوە چی لێ فەرموو نا قسەکەی تۆ ئەخەرەوەی باسی شخصی خۆتە نیوەی بەرنامەکە باسی تۆی و بێدەنگ دانیشتی بابەتی ئازادی ڕۆژنامەگەری ئێمە بابەتی ئازادی و دیموکراسیمان هەیە ئازادی و دیموکراسی بە دوای یەکە دەبێت تاکو لۆ بێت ئاوا بەو شێوەیە یعنی نابێ بڵێ دیموکراسی و ئازاد باشە هەندێک تەوەجوه هەیە هەندێک بیرۆکە هەیە ئێستا و حتا لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسیەکی نیشتیمانیە کاتێکە لە سوێکی ئاب هاتبۆ ئارەوە نووسی بیان دیموکراسی و ئازادی و من لە شوێنێکی دیکەدا ڕوونم کردەوە هەموو ڕۆژڕۆکانی دنیا باسی ئازادی و دیموکراسی دەکەن دیوان نیە لە پێشا تۆ بڵێ با دیموکراسی جێبەجێ بکەیت باشە دیمەسلوکی سیاسی خۆتت هەبێ پاش ئەوە ئێستا لە شۆڕشی فەڕەنسا هەبیەوە اینجا دوای ئەوە دیموکراسی پیاده بکەیت بەڵام ئێمە بین ئێستا بەبێ هیچ احتیاجێکی سیاسی مەزبوطی نێودەوڵەتی دابنیشی تۆ باسی ئازادیێکی ڕەهای وا بکەیت خەڵک لە شوێن و پارچەکانی دیکەشەوە بێت شۆڕش کرد لەسەر ئەرزی تۆ وەکو برادرانەی کە ئەمان دیفاعی لێکردن ینی کاک شێروان و ئەمیش زۆر برادری بۆ ینی پەکەکە بوون کە ئەوان خۆیان هەمویان تقریری راپۆرتی خۆی داوامیەک هەیە لە نێوان کاری سیخوڕی لەگەڵ ڕۆژنامەوانیە چون کارێکی گواستنەوەی زانیاریە بەڵام تۆ بێ زانیاریەک کە دەگەل لە ئەمنی بار و دۆخی ئەمنی وڵاتێک بدا کە بۆرێنەوە بریت دوایەوە بینەوە جەماعەت بیتەخێنەوانێت کە ساعتێ کە هەڕەشە لەو حاکمانە بکەیت کە حکمی مەجموعەیەکی تری پێش توی داوە و بڵێ بەردەنگی بیستراوە تەزیکراوە دادبەوە بنێ کە ئامادە چن ئازێتی بدەنەوە حاکم و نێڵن بیکە بە قوربانی دوو پیشەک هەر بەو نوعە تۆ ئامادەبی دانیشی زانیاری بدو ببازیتەوە دژی هەموو ئوسوڵ و ئەخلاق و ئەدەبێکی کاری جوانی ڕۆژنامەگەرێتی کە بریتە لە گواستنەوەی ڕاستی کچی درۆ دروستکەیت و بیگوازیتەوە مەسەلەن خۆرە خواستە دوو لە ڕێجی بینەران و جەنابتان کە گوێتان لە وشانەیە وشەی بەدیر نییە لە بەکاربێنرێ بچی ئەمانە بکەیت ئەمە کەی ڕۆژنامەوانە هەوەیەکی دیکای ڕۆژنامەوانیان پێ نەبووە هیچ کەسێک لەوانی کە گیراوت کارەکان هەر هەمووی منسەب بووە بۆەوەی کە ئیشێکی سقڕی بێ و دوای ئەوە ئەگەر ئەو حاکمانە ئەوەنە ڕۆحلاواز بوون بە قسەی مامۆستای دیوان چون حکمێکی ئەوەیان بەسەر و خەڵکانەدا داوە ئەی خۆ تەمیز کرایەوە ئەی خۆ دوایەوە یعنی ئێمە محکەمەی باڵای تەمیزەکەشمان هەمووی کڕاوەتەوانێ و هەموو خۆ نیوە بە نیوەن یعنی یەکێتیەکە نیوەیە ئەوەی تریا کارتێکە نیوەیە خەڵکی تری تێدایە ئێمە خۆ نابێت واتفەم بنین بە تاریکیەوەکو کردەوانی دەڵێ ئەو بڕیارە موسبەقەی کە لە دڵی مامۆستایە لەوانەیە بەغڵەت تێگەیشت بێ وا تێگەیشت بێ کار ڕشتێکی لێکرا دەستیوانیە ئەمێ هەولێر سەد کەسی سەد ئەوەنەی زیاتر تایە کە هەزار ڕەخنە لە حکوومەت دەگرێت و ئێستا دانیشتووە لێرەیە سەدان میوان هەبوو لەم بەرنامەی جەنابی خۆتەوە هەزار قسە حکوومەت و هەزار توان ناڕاستیش بێبنەماش لە پارتی دەگیرێت و ئەوەتان لەو شارە ڕاستەخۆ لە هەولێر نووسراوە لەگەڵما خەڵک لە نەفسی ستۆدیۆیە لێرە چوومەتە ناو ستۆدیەکەوە لەگەڵ تەلەڤیزیۆنەکەی ئێوەیە بەڵێ هەزار و یەک نمونە بۆ دێنەوە ئێستا ڕخنەی گرتووە لە پارتی ڕخنەی مەوزوعی عەقلانیش گورج بڕیش لە یەکێتیش لە پارتیش لە حکوومەتیش ئەوتان ئەی بۆچی ئەم برادە ئەی باشە برادەرە بۆچی ڕێکردۆ بۆ سلەیمانیە خۆیەوە لەبەرەوەی خیارەتی نیشتیمانی و کەلیمەی ئەوانەی نەوتووە
لێرە ناسب من لە هەولێرە دانیشتون و عاشاق سەباح ئەو باسیەوەکە کاک دکتۆر ڕێبین باسیەوەکە ئەمنی قەومی مرکزی مامۆستا ئەمنی قەومی ئێستا ئاینافتی ئەو کەناڵانی کە زۆر معارەزەن ئەو کەناڵان ئیسلامیەکانی کە زۆر زیاتر لە عێراقی معارەزەترن ئێستا لەناو معارەزەشان بەڕەسمی مرکزی دامەزرانی حیزبیش و سەتەلایتیش و تەلەڤیزیۆنی و رادیۆیان ئەوە نیە لە هەولێرە بەڵێ زۆر باش زۆر باشە دکتۆر زۆر باشە بۆی ئازادانیشیکوانەکەن ئەمما مۆسایە کەس ناتوانێت یعنی پێی زۆر باش وای کردووە کە ناتوانێت لە بەرقەڵان ڕەسم بگرێت بۆچی ناچی لە بەرقەڵان ڕەسم بی دانی من ڕەسمی ئەگرم لە بریتۆ جاری کوردستان هەمووی کوردستانە خۆشەویستی ئێمە خەڵکی کوردستان هەمووی تەسخی داوارێک و بەنەوعێک جەنابی تەسخیت داوە زۆر باشە دکتۆر زۆر باشە بە عادل بۆ ناسب لە زمانی زاکۆی سلێمانیەوە چەند تەسخیت داوە چەند لەگەڵم ئیشەکە هیلاک بووین هەموومان شایەتیەوەی خەڵکی شایەتی ئێمەیە بۆیە هەموومان ئەبێ بەرەو نەتیجە بەرەوە نەچی وەک قەراری مسبەق بڕێی تەواو ئەمە ئەم جێیاتە ڕەسپرا و چۆتە بلاگریسەوە لە خۆمانەوە خۆمان ڕەستی واوە باش زۆر باشە دکتۆر من ئەم بۆی من عادل بم دکتۆر ببوورە بۆ کاتەکە تەوزەکەم زۆر کەمە ماوە بۆ دواسەرنجش دێمە لای بەڕێزت کاکێ من کاک دکتۆرەڵێ و تاوەکو چۆن قسەکانی جەنابتم بۆ ئەو گواستەوە کەناڵە ئەعلامیەکان بە کەناڵەکە ئێمە شەو ڕەخنە لە پارتیە ژیرێ و کەسیش نەکوژراوە و مەسەلەن حەزب بۆ ئۆپۆزیسیۆنەکان لە هەولێرن و کاک ڕێبین پێی وایە حیزبەکەی ئەو خێر بە ئازادی دەکات خەڵک خێر بە گۆشت دەکات ئەو بە ئازادی دەکات ئەو باسی ئێنارتی کرد چەند جار هەڵیان کوتاوە ئێنارتی چەند جانی ئێنارتی داخست ئەو باسی ئازادی دەکات لەم شارێ سلێمانی کەناڵی ستێرک ڕۆناهی ڕۆژ ژین تیڤ هەموو ئەوانەی کە لە پەکەکە نزیکن لەم شارە هەن بەڵام لە هەولێر ڕێگەیان پێ نادرێت کاتی خۆی بازەوە دەکە هاوڕەکانی شت دیفاع لە پەکەکە کردو و زانیاریان بۆ پەکە گواستەوەەوە بڵێ شێوان زانیاریان بۆ پەکە گەواست ئەو دکتۆر بەخوا قەسەم بە گۆڕی شەیدان ئێستا گاڵتەی بەخۆی بۆ قسەی خۆی دێت قەسەم بە ئەڵڵا باوەڕی بەم قسەیە نییە بەڵام هەر بۆ خۆی فڕی دەدات ئەمە قسەی بێ بنەمایە خۆی دەزانی چۆنە لە بینی جەنابەت ڕۆژنامە نووسی لێمە لە بینی دەستگای مخابەڕاتی و ڕۆژنامە نووسی یەک گواوی فەرقا یعنی ئەم دەیدا بە یەک جیهەتی تایبەت ڕۆژنامە نووس بۆ ڕایگشتی بڵاو دەکاتەوە بۆیە ئەمە زۆر جار کە ڕۆژنامە نووس کە کارێک دەکات ئەوان یەکسەر دەیخەنە قالبی مخابەڕاتی هەمومان دەزانی بە گۆڕی شەیدان ئەم جارێک دێڵێمەوە بڵێ بادەنجی بێت باوەڕی بەم قسەی خۆی نییە و هەمومان دەزانی چی پێ بنەمایە هەموو ئەو پەرلەمانتا کاکە یەک دقات تۆ من ڕێزم گرتی کاک زانە کاکە تۆ من قسەم پێ نەبڕی قسەم پێ مەبڕەتکایە ئەمە قسەی بێ بنەمایە هەموو پارێزاران و پەرلەمانتاران و تۆ نازانی بێدەنگ بیت تۆ مامۆستای زانکۆی کاکە گیان دەخەتن دکتۆر دکتۆر سەرنجی ئاخیر دەدەمێ ببوورە سلام بە شخصی تۆ من نازان تۆ دکتۆر جەنابێت تۆ ببوورە دکتۆر هەر هەمووی پەکەکەیە کورە کاکە ئێمە شانازی بە پەکەکەەوە دەکەین باشە هەل لە ڕقی تۆ لە ڕقی حیزبەکەی تۆ باشە وەرە پەکەکە حیزبێکی کوردیە ئێمە شانازی پێوە دەکەین ئێمە شانازی پەکەکەەوە دەکەین ڕۆژنامە نووسێکی بێلایەنم بەڵام پەکەکە بم باشترە لەوەی ڕێبەر و چاوساغی دوژمن و میتی تورک بە بێدەنگ بە تکایە بێدەنگ بە فێرە ئوسلوب بە کورە ئەمەی ئەم تەڵەبەی نەمنێ کە تۆ دەرسی پێ دەڵێ لە کاکە بێدەنگ بە ئوسفێر ئوسلوب بە باجواب بدەمەوە لەسەر خۆ دکتۆر لەسەر خۆ ئاخیر وڵی نازانم تۆ بووی بە مەزەی سۆسیال میدیا ئەو هەموو ینی ئەو هەموو ڕۆژێ لە ئەو هەموو مقابلە دەکەی تۆ بڕۆ کۆمنتەکان سیر کە بزانە خەڵک سیر پێ دەڵێ کورە کاکە لەناو پارتی یەک کەس نییە دیفاع بکە لە حیزبەکەی خۆی بۆیە تەنها تۆ هەموو ڕۆژێ دەنێنە ڕۆژێک لێ ناتی ڕۆژێک لە کوردستان نووسی ڕۆژێک دەوێت باشە کە پارتی کەس نەماوە دیفاعی لێ بکە تەنها تۆ دوا سەرنجی تکا دەکەم دوا قسەی ئارام کورە ساڵەکە حیزبەکەی تۆ ساڵێکە کۆبنەوەی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی نەکردووە ئەوە مەسعود بارزانی و کوڕەکەی دێن ئازادی لەناو حیزبەکەی خۆت نییە ئازادی لەناو حیزبەکەی خۆت نییە
ئازادی لە ناو حیزبەکەی خۆت نییە ئاگاداری هەر خەڵکێک لە هەولێر قسە لەگەڵ دەکات یارانە، لە ماڵی ڕۆژی هەوا. دواتر ئاسایش بانگی لە دەکا ماڵی و هەوا، ڤیددیوەیەکی پێ ئاگاداری دەکا و بڵێ ئەڵەوە ئەم زانی ڕادیۆیە بەڵێ سپاس دەکەم کاتم تەواو بوو. باخۆی خۆتی دەرخست سپاس دەکەم دکتۆرە بەرەوەی شانازی بە بەکەکەەوە دەکەین کاتم تەواو باشترە بوو. لەوەی کەمیتی تورک بینی سپاس باشترە دەکەم. لەوەی کە سپاس ساغی بۆ دەکەم. دوژمن ئەی تورک دۆخەکەی بکەین بکوە. باشترە لەوەی کە دۆخەکەی خیانە لە بکوە. نیشتیمانەکەمان بکەین دا فەرموو سارێ. دەی فەرموو دکتۆر فەرموو زۆر بە کورتی بەستکا دەکەم هینی ئەوە تیان لە کوتایی بری جناڵم ئەو مامۆستای نوێخۆی دەرخست کە شانازی دەکەین کاکە خۆ شانازی باش، دەکەین باش. شانازی دەکەین باش. 45 ساڵە شانازی دەکەین لەوەی کە ئەوە باشترە قسەم پێ دای بیتورک تکا بکەین. دەکەم زۆر سپاس ئەها زۆر سپاس دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ هایلەوە مامۆستای زانکۆ. سپاس بۆ بەڕێز هێمن مامەد ڕۆژنامە سپاس بۆ بەرزتە بینەرانی خۆشەویست بەرنامەی ڕانمان پێشکەشکردن ئێوەش هەموو لاکتان ئەمانەتی خوای